وەکە ئەرکێکی ئەخلاقی و نەتەوی ئیر وەک دەستگەها ماڵباتی شەهید و ڕێخستنە لەژگەری ڕوژ مەسەردانا مەزاری یەکیژی لە هینگی پلنگی لەژگەری ڕوژ گو جانی خۆی قوربانیە خاکا کوردستان کرد ئەوژی شەهید عەباس سەیدۆیی وەکمانی زمان نامەیە مە پێشمەرگە ماڵباتی شەهیدە گویان کوردستان یان نەمان سوزە خۆ لەسەر وی و ڕێبازە بەرزانی ئەمنو دکن ئۆریا ئازادیش کاروانی شەهیدا وێ بەردەوام بێ و ئەڤژی ژە ئەرکی هەر یەکی ژمەی سپاس